بناوی خوای گەورە سڵاوی خوای گەورە لە هەموو لای بەڕێزان هیوادارم باش و سەلامەت بن ئینشەڵڵا. کاک محەممەد ڕزگار سڵاو لێ بە کاک میزگان برای گەورەمانی ڕێز هەیە، کاک سابر سڵاو و ڕێز، کاک پشتیوان سڵاو و ڕێز، هیوادارم هەموو لای باش و سەلامەت بن ئینشەڵڵا. کاک عەبدولمەلیک سڵاو و ڕێزم هەیە، سڵاو و ڕێز کاک سابریان. بەڕێزان خۆشحاڵم جایەکتر لە خزمەتانە. کاک بەختیار برای گەوری ڕێز هەیە، کاک عەزیزیان سڵاو و ڕێز، هیوادارم باش بن ئینشەڵڵا. سڵاو ڕێزم هەیە، هیوادارم هەموو لایەک باش و سەلامەت بن. کاگاکۆ کاگارەمجان سڵاو و ڕێز. بەڕێزان سوپاسدانەکەم بۆ ئەوەی کە زۆرترین کەس زانیاری لەبارەی بابەتە ئابووری و داراییەکان هەبێ. سوپاسدانەکەم لایک و شێری ئەم ڕاستەوخۆیە بکەن، وەرا فۆڵۆی پێجەکەشتان بیر نەچێت. سوپاسدانەکەم بۆ ئەوەی ڕۆژانە بابەت و بڵاوکراوەکانی ئێمەتان پێ بگات. زێر دەگەرێتەوە خوار 4400 ئینشەڵڵا باسیەکەین. بەڕێزان یەک دەقەی سەرەتاوە کەمیشە تەرخانەکەم بۆ ئەوەی کە سەرنجی کۆمنتەکانی ئێوە بم، بۆی هەر پرسیارێکتان هەبێت لە چوارچێوەی ئەو بابەتی کە من باسەکەم وەڵامی پرسیارەکانی ئێوە شیتیا بێت. کاتێ باسی زیێڕەکەم جەنابەت سەرنجێکت هەیە، پرسیارێکت هەیە، لە زمانی ئەوەیە من جوابی ئەوە بمەوە، یاخود دینار یاخود هەر بابەتێکی تر. بەڕێزان ئەڵەن دەنگی کزە، نازانم باشە یاخود نە، فیدباکێکم بنەوە لەسەر سوپاسدانەکەم. کاک مەدیان سڵاو و ڕێز، کاک کاروان زۆر سوپاس دەکەم. بەڕێزانەوانی سڵاو و ڕێز، یان سوپاسیەک بە یەکتانەکەم، احترامتان هەیە، گەورەی خۆتانە. کاک دانا سڵاو و ڕێز، ئێوەش هەمیشە لەش ساغ بن. تمن دۆلار زێر زی و بە کورتی باسی کە بەسەر چاو کاک بیلال تەحملت کەمە. کاک جۆرگیان سڵاو، دەنگت نایە، دەنگم یەت بەڕێزان، ئەگەر یەک فیدباکیەوە بنەوە سوپاسدانەکەم. کاک ڕەشیدیان سڵاو. بەڕێزان سوپاسدانەکەم ئەگە بتوانێت لایک و شێری ڕاستەوخۆکە بکەن بۆی بگاتە زۆرترین کەس. واروا هەر پرسیارێکتان هەیە لە کۆمنت بینووسن بۆ ئەوەی وەڵامی ڕاست و دروست لە چوارچێوەی ئەو باسی کە باسێکەم بیەمەوە. هەنێکەڵەن دەنگ کزانێک کەڵەن باشە، لای خۆتان دەتوانن دەنگەکە زیاد بکەن. ئەوانەی کە کێشەی دەنگیان هەیە، لەوەی من تۆزە خۆشم دەنگم کز کردبێ ئەم شەو. چەند ڕۆژێکە مراعاتی هەموو لایەکەکەین. وڵا جەماعەت گیلەیتان لە دەنگ هەیە، سەبەب چی بێ؟ زانین هەوڵەین حەلی بکەین ئینشەڵڵا. بەڕێزان سوپاسدانەکەم یەک بە هەمومان یەکیمەتی لایک و شێرکردن بکەین و هەروە فۆڵۆی پێجەکەشتان بیر نەچێت. بەڕێزانی کە یانێ کۆمنتیان هەبێ، پرسیاریان هەبێ، ئەتوانن فۆڵۆی پێجەکە بکەن، اینجا ئەتوانن کۆمنتەکە بنووسن بۆی تووشی کێشە نەبن، یاخوا نەخواستەوە بزانن باند کرابێتن یاخود بابەتێک. بەڕێزان چەند ڕۆژێکی سەختمان بەڕێ کرد. کاڵێم سەخت، من خۆم پەیوەستیم بۆی کە کڕی نافرۆشتن بکەم، بەڵام دڵم لەگەڵ هەمووتانە. خۆشی و ناخۆشی ئێوە بەهی خۆم ێزانم. بۆیە بەڕێزان چەند ڕۆژێکی ناخۆش بوو، بە تایبەت لە ڕۆژی جومعەوە، بە تایبەتوانی کە تازە زێڕیان کڕی بوو، زیویان کڕی بوو، حەزیانەکە جومعەیەکی خۆش بێ، بێخەم و خەیاڵ پاڵ بنەوە، بەڵام بەیانەکەی لەگەڵ هەستان لە خەو هەواڵی ناخۆشیان بیست. لە ڕۆژی جومعە و لە ڕۆژی شەمە لەگەڵتان بووین. ڕۆژی جومعە زیاتر مەبەستمان بوو کە تۆزێک دەرونی ئێوە ئارام بێتەوە. ڕۆژی شەمەش بەڕوونی باسی بارودۆخەکەمان کرد و ئایندەی ئەم بازاڕەشمان کرد. بەڵام ئەوەی کە گرنگە ئێستاە، چەند ڕۆژێک لە بازار کراوەتەوە، زیاتر تقریبان لەزیکە بێتەوە لە 40 ساعت لە بازار و بۆرسی جوانی کراوەتەوە. بەرز و نزمی و گۆڕانکاری زۆر لە بازار ڕوویەوە. ئەوەی کە گوێی سەرنجە کەم تەحملی هەندێک لەو بەڕێزانەیە کە لەم بازاڕن. ئەگەر پێشتر سەرنجتان نابێ، من هەمیشە تەئکیدم لەوە کردوێتەوە، هەر کەسەوێ لە بازاڕی کانزاکان مامەڵە بکە، بە تایبەت لە زێر و پاشانیش لە زیو، پێویستی بەوەیە کەسێکی سەبر نەبێ، سەبر و تەحملێکی باشی هەبێ. و پاشان من زۆر جەختم لەوە کردەوە کە و پارەی ئەیەن بە زێر پێویستان نەبێ. بەڕێزان ئەم بازاڕە
نازانم ئەوانەی کە پێشتر گویان لە ئێمە بووە سەرنجێم قسەی منیان ناوە یاخود نا لە ماوەی 6 لایڤی پێش و هەمیشە یەک قسەم کردو و وتومە هەموو ئەو فاکتەرانی کە هەن بۆ بەرزبوونەوەی زێر هێشتا بەردەوامن جگە لە بەرزی نرخ بۆ خۆی بەتەنها فاکتەرێکی سەرەکیە لەم بازارانە نەک تەنها لە بازاری زێڕوزی و لە هەموو سێکتەرەکانە لە هەموو کاڵایەکە لە هەموو خزمەتگوزاریەکە و بێگومان هەندێک جار نرخ ئەبێتە ئەوەی کە بەتەنها خۆی بەرامبەر سەرجەم فاکتەرەکانی تر بوەستێتەوە ئەمە بینیمان لە سەرەتای هەفتە کە نرخی زێر چی بەسەرات کە بەشی سەرەکی پەیوەست بوو بە بەرزی نرخەکەی و هەروە بابەتی نەختینە بەڕێزە نەختینە زۆر گرنگە پێشتریش وتم کە کڕین لای خۆمان نییە خەڵک پاشەکەوتێکی لە ماڵەوە هەبێ و هەر زانیان شتێک ڕووی لە قازان جووی لە بەرزی خێرا کڕین بکرێت دامەزراوە و مؤسسە گەورەکانی گیان پێویستیان بە کاش هەیە بۆ ئەوەی کە کڕین ئەنجام بن ئەم هەموو پاریان لەکوێ بوو هەر بەردەوامن لە سەرێک ئەگە سەرنجی داتاکان بن ئەو قسانی پێشتر ئێمەمان کرد ئەمان و کاکە ئەم نرخانە ئاگادار بن ئەم مؤسسە گەورانی لە پشت بازاڕی زێڕوزی و کانزا و بابەتەکانی ترەوەن بۆ خۆیان هەماهەنگیان هەیە تەنسیقیان هەیە سەرنج بە سەرجەم بانکەکان بە جارێک دەرچوون لە بازاڕی زێڕوزی و یعنی پێکەوە تیایە نییە دواکەوت بێ کاتە تەنسیق و هەماهەنگی و لێکتێگەیشتنێک جۆرێک لە تۆڕێک هەیە کە لە ژێرەوە پێمان بڵێ یاریکردن بە نرخ زۆر ئاسانە ئەگەر بە هۆکار و فاکتەرەکان بووایە بەتەنها لە ڕۆژی جومعە لە ڕۆژی شەممە زۆرترین قسە و باس و ڕووداو هەن کە ئەبوا نرخی زێر و زیان بگەیاندایەتە لووتکە سەرۆکی چین ئەڵێ من نیوانی چینی ئەمانەوە بێ بە ئەحتیاطێکی نێودەوڵەتی جیهانی ئەی منافەسەی دۆلاریشکین لەوە لە سایە 3 ئێستا هەن ئەمریکا بڵین دۆلاری ئەمریکی زیاترە نیوەی یعنی لە 150 زیاترە و تەنها لە 103 کامە بۆ خۆی هەواڵێکە ئەکرێ خوێندنەوەی قۆڵی بۆ بکرێ و منافەسەی نێوان ئەمریکا و چین تۆخترە کاتەوە هەروەها بۆ نمونە کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندی نێوان ئەمریکا و ئێران ڕاستە هەندێک دەنگۆ هەیە بۆ دانوستان لە دوێنێەوە بەڵام خۆ ڕۆژی جومعە و شەمە ئاگریە کردەوە وەزعەکە تەنانەت تا ئەستێک ڕۆژی یەکشەمەش بڕیار بوو ڕۆژی یەکشەمە لە ئێران بدرێت زۆربەی میدیاکان وا باسییان کرد لە ڕۆژی چوارشەمە پێنجشەمە هەواڵێکی بڵاو بۆ بەڵام سەیەکی نرخی زێر دابەزی بۆیە من لام سەیرە هەنێ مؤسسە و میدیا و دامەزراوەی گەورەی جیهانی شۆڤەکاریش دابەزینی نرخی زێر زی و ئەبەستنەوە بۆی کەڵێن وەڵای تۆزێک ململانەکانی ئەمریکا و ئێران هێور بوونەتەوە نەخێر لە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە هەموو دنیا باسی کرد لە ڕۆژی جومعە شاکە میدیا بڵاویان کەوتیان ڕۆژی یەکشەمە سەعات ئەوەنە نازان بەرە بەیانەکەی گەری هێرش بکرێتە سەر ئێران کاتە تەنها ئەو فاکتەرانەی کە زۆر جار هەمومان ئەیزانین بەس نییە لەم بازارە من بەش بە حاڵی خۆم پێشتر چ بۆ زێر چ بۆ زی و لە ئاستە بەرزانە هۆشداری گەڕانەوەمان نابوو بەس نایشارمەوە پێویست بۆ ناکە هەرچی ڕوویا بڵین وتمان بەڵام بەش بە حاڵی خۆم قەناعەتی 4400 دۆلار زۆر قورس بوو بکرێت قەناعەتی 4500 دۆلارم هەبوو لە خەیاڵی خۆم لە دڵی خۆم بەس لەبەر 3500 نەمەوێرا باسی بکەم ئەگە بیرتانبێ باسی 3500 کاکەم ئەوە ئەم بازارە سەلماندی کە 3500 کە پێشتر باسمانەکە قورس نەبوو ڕووبە گرنگەوەی ئێستا چی ڕوئەیە بەڕێزان ململانەکان لەسەر سوودی بانکی و هەروەها ئاڵۆزی و ململانەی جەنگ و ئەمنی و سیاسی ململانەی بازرگانی تۆختر بووەتەوە بابەتی ناسەقامگیری یاخود نادەرونی نەئارامی دەرونی لە بابەتی بازار و ئابووری و دارایی گیان هەر بەردەوام هەوڵەکانی چین بۆی بێ بە ئابووری یەکەمی گیان هەر بەردەوام کڕینی زێر لەلایەن بانکە ناوەندیەکان و هێشتا ڕوون نییە لە بەرەوەی سەرەتای ساڵە عادەتەن بانکە ناوەندیەکان مەرج نییە لە مانگی یەک و دوو کڕین ئەنجام بن چونکە سەرەتای ساڵیانە و سەرقاڵی دابینکردنی خەرجیەکانی خۆیانن وەکو ساڵینە چونکە تۆ مانگی هێشتا داهاتت بۆ ناتۆتەوە پێویستە خەرجیش ئەنجام بێ هەموو حکومەتێک وایە یا بێ قەرزکە
یا بێ لێ خەزێنە بەکاری بێنێ دوایی دایبنێتەوە بۆیە ئەمانە فاکتەری سەرکین جارێ بەرچاومان ڕوونی ئایا بانکە ناوەندەکان بەردەوام بن یا خود نە و هەروەها بابەتی پیشەسازی ئەگەر ئەمریکا گەشەکردنی زیاتر بە خۆبینێنە بابەت ئەو بێگومان پیشەسازی و گەشاکە بۆیە هەموو ئەم فاکتەرانە هێشتا کە پێشتر هۆکاربوون بۆ بەرزی زێڕوزی و هێشتا بەردەوامن بەڵام بازار چاوەڕێی ئەوەی کە فاکتەری نوێ بێ و هۆکاری نوێ بێ کە پێمان بڵێ خێرا بەرزەبێتەوە خێرا دابەزێ قسەکردنێکی کاندیدی سەرۆکی یەدەگی فیدراڵی ئەمریکایە کە تاکو ئێستا لێدوانی نەبووە هەر چاوپێکەوتنێکی ئەو کارگەری گەورە لەسەر بازار دروستەکە وەکو فاکتەرێکی نوێ لە نێو بازار کە باسیکی من بەش بە حاڵی خۆم چەند ڕۆژێکە زۆر متابعەکەم قسەیەکی نوێی نەبوو قسە کۆنەکانی داهەندرێتەوە بەڵام ئەوەی کە گرنگە قسەی نوێ چۆمەرج نێەوەی پێشوو توێتی وابێت ئێستا قسەی نوێ گرنگە کە چی ئەڵێ لەسەر بارودۆخی ئابووری ئەمریکا تاریفەی گومرگی هەڵاوسان بێکاری ڕێژەی سوودی بانکی ئەمان بۆ ئەم سەرەتایکردنەوەی بازارە لە تەلەگرامیش قسەی خۆمامان کرد وتمان کاکە پێویست ناکات دوی شەو نەخەویت و سێی شەو نەخەویت و ئەوە بخەوە بەیانی زوو ئەستە و ئاگای لە بازاری کوردستان بێ باش بۆوانی کە خەوتبوون ئەو دابەزینانی زی و زێڕیان نەبینی تۆزێک تا هەفتا و تا 4400 شتێک باشتر بوو کە بەیانی ئەسان تۆزێک وریان هاتەوە تۆزە بەرزبوونەوە ڕوویا بوو بەڕێزان مەرج نییە لەحزە بە لەحزە سەیری بازارکی خۆ تووشی ئەم بارە دەرونیە مەکە دوو سێ ڕێگەت لە بەردەمایە کە ئێستا هەمووی ئێمە پێکەوە شیکاریەکەین کامیان گونجاوتر بێ تۆ ئەنجامی بێ یەکەم یا سەبر و تەحەمولت هەبێ ئارام بگرە و چاوەڕێکە بزانە بازار بەرەوەی کوێڕوە بەش بە حاڵی خۆم قەنەعەتم وایە 4500 و 4600 بۆ زێر چ بە دابەزین بێت چ بە بەرزبوونەوە بێ جارێ هەر لەبەردەستایە یعنی بۆ نمونە زێر گەیشتە 3800 دڵنیا بە 4500 هەرە بینێتەوە بۆیە پێویست ناکات لە منرخانە خۆت مشەوەشکی تازە بڕیارێکی دروستی یا بۆ نمونە لە کاتێکی باشە زێر و زیوت کڕی بوو بەس بڕیارێکی دروستت نیا لە کاتی فرۆشتنەوەی کەواتە جارێ سەر لە خۆ تێگمێ ئەمانی کە سەبر و تەحەمولیانێ ئەوەشی کە سەبر و تەحەمولی نییە ئەتوانێت نیوەی ئەوەی کە هەیەی بفرۆشێ نیوەی بێڵێتەوە ئەم نیوەی کەی فرۆشی خۆت حاضر کە ئەگەر پێت وایە دابەزینەکە لە دابەزی ناکەڕینکەی ئەو نیوە شێشتوتەوە بۆی بچیتەوە ماوی یاخود قازانج بتانی تۆزێک باردۆختی خۆت باشترکەیتەوە بەڵام ئەی بازار چیمان پێڵێ کامیان ڕوئەیە بۆ هەردوو بابەتەکە جیاوازە چ بۆ زێر چ بۆ زی بەش بە حاڵی خۆم ئەوانی کە پەیوەندیان کردووەم چەند ڕۆژە زۆر بەڕوونی پێم وتون ئۆنسی زی و ئاسایە لە نێوان 70 بۆ 90 دۆلار بەرز و نزبی خۆی بکە ئەچێتە 90 دۆلار مانای ئەوە نیە ئیتر ئەچینەوە زۆر بەرز یێتە 70 دۆلار مانای ئەوە نیە زۆر نزمتر تۆمارکە و ئەم یەک دوو ڕۆژە هەروە بۆم 40 ساعتی کابووە هەفتای بینیوە نزیکی 90 بینیوە و زۆر ئاساییە تاکو 95 97 96 94 ئەمانش تۆمارکە چکەمانە خاڵێکن بۆ ئەو زۆر ئاساییە لەم نقطەی بەرزی کە تۆماری کردووە لەو نقطە نزمی کە تۆماری کردووە حەدی وەسەتە بۆ ئەو بەرز و نزمی خۆی بکە بەنسبەت زێڕیشەوە هەروایە هەتا خوار 5000 ئاساییە ئەگەر ئەم ماوەی بەرز و نزمیمان هەبێ 4600 700 900 800 بەرز و نزمی خۆی هەبێ ئەبێ فاکتەرێک بێتە ناو بازار جموجوڵێکی خێراتری پێ بکە یعنی لە پڕ شتێکمان بۆ دروست بێ بەرز و نزمی خێرامان بۆ دروست من بەش بە حاڵی خۆم گەشتبینم بۆ ئایندەی ئەم دوو کانزایە لەبەرەوەی هەندێک شتمان لەبەردەما ماوە کە ئەگەرە و فاکتەرانی تریش نەمێنن کاریگەریان لەسەر بازارە بێ بۆ نمونە شەڕی ئێران و ئەمریکا من قەناعەتم وایە ئەمە شتێکی حەتمیە ئەگەری ڕوودانی زۆر زیاتر لە ڕوونەدانی دانوستان و گفتوگۆ و لێک تێگەیشتن و ئادێ بزانین چیە بێ پێشتر زۆرمان بێلی مەبدەئی ئێران نەزانی بیرروبۆچوونی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێرانی ژەزانی سەبارەت بە ئەمریکا کامیانە کەون کامیان ناکەون ئەمە قسەکە نییە بەڵام ئەوەیە هەر بوارودۆخێک بەرامبەر بە ئێران ڕووبە بازاری وزە و کانزاکانی جیهان گۆڕانکاری گەوری بەسەرایەت و هەردووشی لە بەرژەوەندی ئەمریکا
هیچ یەکێک لەو ڕووداوانە یاخود کە شەڕ لەگەڵ ئێرانە ڕووبە نرخی وزە بەرز بێتەوە و کانزاکان بەرز بێتەوە لە بەرژەوەندی چین نییە کە ڕکابەری ئەمریکا لە بەرژەوەندی ئەمریکا لەبەری ئەمریکا لە ڕووی وزەوە مشکلێکی گەورەی نیە خۆی بەرەمێنەری سەرەکی هێستە و ترەمپ زۆر سوورە لەسەوەی کە بەرەمێنانی زیاتر بکە تەنابێت بە هەناردەکاریش کاتێک کە نەوتی هەناردەکرد لە پارەی هەناردەکردنەکەی ئەتوانێت سەبسیدی پاڵپشتیکراوی نرخی وزەش بۆ ناو خۆی دابینکە لێڵە هەڵاوسان دروستکە لە نرخی وزە بۆ کانزاکانیش بە هەمان شێوە کێ کڕیاری سەرەکی کانزایە و کێ زۆرترینی هەیە و کێ کەمترینی هەیە ئەمریکا زۆرترینی هەیە و چین کەمترینی هەیە جا تۆ منافسەکەت بخەیتە ژێربارێکی قورسی گرانی کانزاکان کە بکڕێ باشتر یاخود ڕێوەی بارزانی بکرێ هەموومانە فاکتەرن لە پێشمان کە ئەگەری ڕوودانیان هەیە لە ماوەی هەفتە دوو هەفتە مانگ دوو مانگی ئایندا و بە هەمان شێوە کۆبوونەوەی یەدەگی فیدراڵی گۆڕانکاری لەسەرۆکی یەدەگی فیدراڵی کەمکردنەوەی سوودی بانکی ئەمریکا بە ڕێژەی قوڵ واتە بە بڕێکی زۆر گەورە ئەمانە فاکتەرن لەسەر بازاڕی کانزاکان یعنی هێشتا لە پێشمان ماون کە قووەت و هێز بخەنە نێو بازاڕی کانزاکان بۆیە لەگەڵ بابەتی پیشەسازیشا بە هەمان شێوە کە جارێک گرفتێکی گەورە لە بازاڕی پیشەسازیە ڕووی نێەوە واتە شۆکێک ڕووی یابێت کە کەمتر خواست لەسەر ئەم بابەتانە دروست بێ و بەهۆیەوە دابەزین تۆمارکە بۆیە بەڕێزان باشترین شت ئاگاتان لەوە بێ سەبر و تەحەمولێکی باشتان هەبێ و کەمتر وابەستەی ئەوە بن فڵان کەس چی وت ئەو چی وت میدیاکە وای وت فڵان زێڕنگەر فڵان قسەی کرد فڵان کەس ئەوەنە زەرەری کرد بەشێکی ئەوانی کاڵەن زەرەرمان کردو ئەوەنە بەشێکی وانە بەشێکی وایە بە تایبەتوانی لە مەخیرانە هاتنە نێو بازارەکە لە زەرەران ئەگینە ئەوانی تر لە قازانجا لە زەرەران بەشێکیان ئەگە کڕین و فرۆشتنیان کردوێ قازانجان کرۆ پێشتر ئێستا لە قازانجا لە زەرەران یاخود هەندێکیان لە مای خۆیانان یاخود بەشێک لەو قازانجی پێشتر دەستیان کەوتووە لە دەستیان ناوە بەڵام ئەوەی سەرنجە جیاوازی نرخی هەرێمی کوردستانە کە جیاوازێکی زۆر هەیە لە کڕین و فرۆشتن من هیچ کات پێشتر و ئێستش و ئایندەش ئەوە بابەتی نۆتیفیکیشنێکی شەڵداونی ئەمریکاشم بۆ هات کە بێگومانە لە کاریگەری بێ لە سەربێکاری یعنی کۆمەڵێک ڕووداومان لەبەردەمایە کە ئاماژە بن بۆ ئەوەی جارێ هێشتا ئاسۆیەک ڕوونیەک بۆ ئەم بازارە بەدی بکەین بەڕێزان سەبارەت بەوانی کە کڕین لە مێشکیانە یاخود جاری پێشوونیان کڕیوە مەراقە لە دڵیان خوای دابەزینێکیان بوو بۆی بکڕن زۆر گرنگە هەندێک خاڵ لە بەرچاو بگری من هەنێ پۆستەکەی ڕۆژانە لەسەر نرخی گیانی و هەرێمی کوردستان جا قسەیەکی جوانی کوردی هەیە ئەڵێ دار هەڵبڕە لەگەڵ ڕێزما سەگی دز دیارە واتە کە دارە هەڵبڕی ئەوەی سەگی دزی کرد بە یەکسەر ڕاکا و خۆی شڵۆژێنێ بەڕێزان ئەو جیاوازی لە کوردستان بەراورد بە نرخە گیانیەکەی هەیە سروشتی نییە پەیوەست نییە بە تێچوو پەیوەست نییە بە خواست و خستنە ڕووی کوردستانیشەوە بۆیە من قسەی لەسەرەکەم کەسێکی بیاگانی بزانی خواست و خستنە ڕۆ بەشێکی پەیوەستە بە هەلپەرستی بەشێکی پەیوەستە بە نەشارەزایی کڕیار کە نازانێ نرخی ئەمانە چۆنە هەرچەندیان پێوت ئەی کڕێ بەشێکی پێویستە بە قۆرخکاری هەیەی و ئەیشارێتەوە و سەرە بۆ خەڵکە نووسێ یاخود زانیاری ڕاستی نایەتێ کە خۆی نێتی فڵان کەس هەیەی بۆ معلوماتان ئەو بازرگانە سەرکیانی کەی هێنن من بەش بە حاڵی خۆم بەشێکی زۆران پەیوەندی پێوەکەن هەواڵە پرسن زانیاری وەرەگرن ئەیان ناسن ئەو بازرگانە سەرکیانی کە دزیوە هێنن ینی خەڵکن بەرقەباری گەورەی هێنن بۆ یەک ساعتیش لای خۆیان نایهێڵنەوە ینی $50 $100 $1000 $500 زیاترەکە بۆ ئەو ئەی فرۆشە ئەچێتە دەست کەسی دووەم بۆ سێم بۆ تا کۆتایی بۆی زۆر گرنگە ئەو زیادەی چۆتە سەری لە کوردستان چ بۆ زی و چ بۆ زێر تۆ دروستت کردووە کە کڕیاری فرۆشیار خۆی حەزەکە بە $1,000,000 بیفرۆشە بەڵام توی کڕیار ئەمە مەکە هەنێک کەس سەرەڵەن کاکەوە تێچووی گومر گوانی وەها هەمووی حساب کراوە بۆ کیلۆیەک زی و $300 تێچوو و قازانج و گواستنەوە و عمولە و باج و هەر شتێکێتی بای 27 بێ سی بکە بۆ ئاڵتونیش بە هەمان شێوە بۆ مسخاڵێکی ئارە $20 $20
ئەو پەڕێتی کە لەسەری بێ 25,000 ئەو پەڕێتی لەسەری بێ. بۆ لیرەی دووبەی بە هەمان شێوە $20 $30 ئەو پەڕێتی لەسەری بێ، نەک لیرەیەک بە $10 و $30 تۆ بە 11 و $50 فرۆش $120 زیاتر. بەڕێزان تکاکەم ینی هەر کەس کرد جاری پێشوو خەڵک لەوا زەرەری زۆر کرد. من لە ڕۆژی یەکشەممە پێشەوەی بازار کرێتەوە هەفتەی پێشووتر قاڵبێک زی و بە 40 وەرەقە بوو، هەڵە نەبم جیهانیەکەی بە 31 وەرەقە 32 وەرەقە بوو. هۆشداری ماوتم تکایە بەرزتر لە بازاری جیهانی مەیکڕن. دوای قسەکە ئێمە چۆ 55 وەرەقە خەڵک 59 وەرەقەی پێیاوە 59 وەرەقە بۆ 35 ئەی نەخێر 40 بۆ 30 بۆ 27 چەندی فەرق داوەزینەکە. خۆ هەر جیهانیەکەش داوەزیوە، بەڵام تۆ زیاتری کردەوە لە کورسان مشکلێ وەگە نرخی زێڕوزی و بەم جێگیری ئێستا بمێنێتەوە لە بینینەوە بۆ 70 و زێڕیش لە 450 بۆ 5,000 بمێنێتەوە 2 هەفتە و 3 هەفتەی تر یەکە بینینەوە کە تو ئەو زیادەی پێدیاوە خەڵک پێتەڵێ لە جنوب ئەو ناکاو لە ئێرانە و ناکاو گو مرگە و باجە وایە ئەو کادەرەکەوێ ئاوایە یاننا خۆمە قسەکەمان لەسەر 1-2 ڕۆژ نییە. بەڕێزان کەس ئەمەی دەست ناکەوێ بۆ نرخە واز لەمە بێنن باوەڕکە یەک کەم سەبرتان هەبێ کڕیار مەبن بەو سەعرانە یەتەوە ئەو نرخە و من هیوادارم زێ ڕوزی و زیان بە کەس نەگەێنێ، بەڵام دڵنیابن چەند هەفتەیەک نرخی زێ ڕوزی ئاوا بمێنێتەوە بەو نزمیە لەو نرخانە زۆر هەرزانتر ئەکردرێ. بەڕێزان هەندێک کەس ئەڵێ لە دوبەی بۆ نرخە نییە، بەو نرخە نییە. ئێستا من پێم وتی ئەڵێم بۆ نمونە کیلۆیەک زی و بە 27 وەرەقەیە $300 تێچووی گواستنەوە و زیادەکەی دووبەی و گومرگ و حەواڵە و نازان و چی و قازانجیش نەک $900 نەک 22 وەرەقە نەک 20 وەرەقە نەک 18 وەرەقە بۆ لیرەی دووبەی شەر بە هەمان شێوە. بەڕێزان کورت و پوخت لەسەر زێڕوزی قسەکە ئەمێ ئەکرێ بۆ ماوەیە ئۆنسەی زی لە نێوان 70 بۆ 90 بەجیازی $5 زیاتر کەمتر بەرز و نزمی خۆیان بکەن. بۆ زێڕیش قەنەعەتم وایە ئەو ئاستانە بە خۆی بینێ لە نێوان 4,500 بۆ 5,000 بەرز و نزمی خۆیان بکەن. ئەمە بە ڕەچاوکردنی هەر فاکتەرێکی نوێ کە بێتە بازار. بۆ نمونە کاندیدی سەرۆکی یەدەگی فیدراڵی ئەمریکا ئەگەر ئێستا قسە بکات بێگومان کاریگەری گەورە لەسەر بازار دروستەکە کە کاریگەریەکەی بەقەی هەموو 8 ساڵەکەی حکومڕانەکەی بکا کە ئێوە لێوێ بمێنێتەوە بە کۆمەڵێک فاکتەر لە بارودۆخێکایەت کە ترەمپ ئێوە گۆڕانکاری بکە ئێوە گۆڕانکاری لە سوودی بانکیا بکە وارووا ململانێکی توندی لەگەڵ جێڕم پاوەڵەوە بارودۆخی ئابووری گیان جیاوازە دۆخی سیاسی و کاندیدەکەش بۆ خۆی ئەزمونێکی زۆری هەبووە لە یەدەگی فیدراڵی لە 2004 بۆ 2008ەوە ئەم کابرایە لە نێو یەدەگی فیدراڵی ئەمریکا ڕۆڵی هەبووە. بەوە سەیری مەکەن ئاوا گەنج دەرەکەوێ هەرچەندە گەنجترین سەرۆک بۆ لە ماوەی ڕابردووە کە لە 39 ساڵیا بۆتە سەرۆکی یەدەگی فیدراڵی ئەمریکا لایەنە حکومیەکەی وەکو نوێنەرایەتی حکوومەت چونکە 12 ئەندامی هەیە هەرێکیان بە سیفەتێکە بنە ئەندامی ئەنجومەنی بازاری کراوە یەدەگی فیدراڵی ئەمریکا و لە کاتێکشە ئەم ئەندام بووە کە قەیرانی دارایی لە جیهانە بووە هی خانوبەری ئەمریکا و تەواوی جیهانی گرتەوە بۆیە شارزایەکی باشیە ئەزمونێکی باشەیە و کەسێکی زۆر زۆر هەتا بڵێ شارزایە لە بارودۆخەکان بۆیە قەناعەتم وایە لەو نرخانە بمێنێتەوە. سەبارەت بە کڕین پێشتریش وتبووم بۆ لیرەی دووبەی ئەگە وەکو پێوەرداینێ لە $1,000 لە $4,000 کارێکی خراپ نابێ بە مەرجێک ئەو پارەی پێویستت پێی نەبێ و سەبر و تەحەممولت هەبێ واروە بۆ زیویش بە هەمان شێوە باشتر ڕەچاوی ئەوە بکرێت کە نزیک بێتەوە لە نرخە جیهانیەکەی ئەو کات کڕین ئەنجام بدرێ. هەڵبەتەمانە بۆ چوونی شخصین تۆ ئازادی لەوەی کە پابندە بی پێوەی یاخود نا. من هەمیشە و پێشتر وتومە هانی کەسم نیاوە قەت بچنە نێو بازاڕی زی و لەبەر ئەو ڕسکە زۆری کە تایەتی بەڵام باسی شەکەی نرخەکانیان چی لێ گۆڕانکاریەکان چۆنە بن و هەواڵی گرنگیش ئەوەیە ئەگەر زێڕ و زی و بگەنە ئاستێکی زۆر بەرز بە دڵنیاییەوە ئەم جارە زێڕ نەک 6,000 بەرەو 7,000 ژەڕوا زی و نەک $125
بەرەو $150 و $175 ڕوە ئەگەر بێت و ئەم شۆکەی لە سەریانە بەری بە و بەرەو بەرزتر هەنگاو بنێ واتە زیو بەلایانی کەمەوە بگاتە 120 دڵنیا بنەگاتە 175 و زێڕیش ئەگەر بگاتەوە 5200 بەسە لە کوردستان بۆ نەیفرۆشن وەگەوی وای هاتوێت 5200 یا 5250 300 دڵنیا بن لە 7000 ئەبێ چاوەڕێی ئەوە بکەین بڵێن وریابن ئەگەڕێتەوە چونکە شکاندنەوەی ئەم بربەستانە سنجڕاکێشانێک بۆ بەرهێنەر دروست دەکات کە ئەوەشی پێشتر قەناعەتی بەم بازاڕانەوە بێتە ناوی بەڵام هێشتا زووە ماکەکانی دەرنەکەوتون کە بڵین ئەگاتەوە باشترە کەمێک من بەش بە حاڵی خۆم پێشنیارم وایە چاوەڕوانیمان هەبێ و بزانین ئایا جارێ ئەچێتەوە سەر و 5000 ئەگەر زێر چوە سەر و 5000 ئەوە بۆ خۆی گەشتبینێک دروستەکە ئەگەر زی و چوە سەر و 100 ئەو گەشتبینێک بۆ خۆی دروستەکە جاهێڵ لە جاخۆ قازانجی تا نامێنێ ئەو تایم بەڕوونیڵێن کە بکاتەوە ئاسانە ئاستی زۆر بەرزتر لەوە تۆمارەکە کە تۆ تەسەورەکەی و جایتە پێشنیارەکەم بۆوانی کە نەهاتوون تکایە پارەیەک مێ بە زێڕوزی و کە پێویستە کە زەڕوری پێی هەموو پارەکەت مێ بە زێڕوزی و ئەبێ سەبر و تەحملت هەبێ ئەوانی لە کۆن و لەگەڵمانە بوون ئەم قسێما بەڕوونی کردووە تاوان بەڕێزان لەسەر دینار و دۆلار هەواڵێکی گرنگ هەیە کە پەیوەستە بە ژیانی هەمومانەوە هەرتەنها بۆ کڕینی دۆلار پێویست نیە بۆ کاڵاوشمەکیش تەسیری هەیە بۆ بازاریش تەسیری هەیە حەزم کرد لەگەڵتانە هاوبەشی پێ بکەم ئەویژەوە بریتێ لەوەی کە دوو پەیوەندی گرنگ لە ئەمریکاوە بۆ عێراق ئەنجام درراوە یەکێک لەوانە تۆم باراک لەگەڵ ئەمار خەلەف جێگری پارێزگاری بانکی ناوەندی بە تەلەفۆن قسەی کردووە تەوان سە تۆم باراک دۆسی عێراقیشی گرتووەتە دەست وەکو نوێنەری ترەمپ بۆ کاروباری عێراقیش کە پێشتر مارک ساڤایە بوو بەڵام چەند لایڤێکمانەکرم ئەوە کابرای هەر لە یەکشتەنووسێ و لە دوورەوە قساکە لە عێراقەوە نایەتە پێشەوە ئێستا تۆم باراک قسەی لەگەڵ ئەمار خەلەف کردووە بەپێی ئەو زانیاریانی کە توانیمانە دەستمان بکەوێ بریتی بۆ لەوەی کە بانکی ناوەندی وشیار کردوێتەوە هۆشداری پێیاون لە هەر مامەڵەیەکی گوماناوی لە بابەتی دۆلار و سیستەمی بانکی عێراق و لە بابەتی سپیکردنەوەی دراو تەنانەت لە بابەتی دینار خۆشی کاوەنتانی کە هەن بە ملیاران و تریلیۆنان دینار ئەتوانن مامەڵی تیا بکرێ چ بازرگان بێت چ سیاسیەکانی عێراق تۆم باراک هۆشداری توندیا و توێتی کە پێویستە هەموو مامەڵەیەکی بانکی ناوەندی عێراق ئاگادار بێ و زانیاری وردی لەو بارەیەوە هەبێ و پابەندی کردوون بەوەی کە بەرپرسیارن بەرامبەر بە هەر دۆلارێک بەرامبەر بە هەر دینارێک لەم دەقەیەوە کە لە عێراق بتوانێت مامەڵەی پێوەکرێت بابەتێک تریان بریتێ لە پەیوەندیکردنی وەزارەتی گەنجینی ئەمریکا بە عەلی عەلاق پارێزگاری بانکی ناوەندی کە پەیامێکیان بۆ عێراق ناردۆپیایە و پێیان وتووە ئەگەر بێت و مالیکی ببێ بە سەرۆک وەزیرانی عێراق دڵنیا بن هەناردەی نەوتی عێراق کەمەکەینەوە واتە هەناردەی نەوتی عێراق کە ئێستا نزیکەی 3.5 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانەیە وتویانە کەمێکەینەوە ئەو ڕێژەیە زۆر کەمەکەینەوە کە کاریگەری لەسەر سیاسەتی نوری مالکی هەبێ یاخۆت حکومەتی عێراق هەبێت تەمەنە ئەم قسەیە باشی کارێکی وردی بۆ بکەین بریتێ لەوەی کە وتراوە ئەگەر نوری مالکی بێ بە سەرۆک وەزیران واتە چەند قۆناغێکی لەبەردەما یەکەم سەرۆک کۆمار هەڵبژێردێ سەرۆک وەزیران ڕاست پێردێ کە نوری مالکی بێت چل ڕۆژی لەبەردەما تا حکومەت پێگەێنێ بێتە پەرلەمان متمانی پێ بدرێ واتە وتراوە کە ئەو بوو بە سەرۆک وەزیران یعنی بەلانی کەمە ئەو قسەیە تا 2 مانگ کاریگەری لەسەر بازارە ئەمە یەک دوو نوری مالکی تاکیدی لەو کرێتەوە کە هێشتا دەستبەرداری کاندیدبوونی لەسەر وەزیران نایەنێ ئەمایەکی تێکرد ئەگەر ئیتاری تەنسیقی داوای لێ بکەن سازشکە کەوتوێتی پێویستە دوو لە سەرسی چوارچێوەی هەماهەنگی بڵێن کاکە تۆ پاشگەز بەرەوە جابۆی ئەوە قسەیەکە دوو لە سەرسێ بچکە پێشتر ئیتیفاقیانە بۆ خۆیان و هەروەها ئەزانێت دوو لە سەرسی ئەندامانی ئیتاری تەنسیقی لە بەرژەوەندی ئەو دەنگێت ئەوانی کە زۆر دژن لەگەڵیا بریتین لە ئەمار حەکیم و هەروەها قەیس غەزعەلی کە نوری مالکیان لاپەسەند نییە تا ئەستێکی سوودانی توانێت یاریەکان عەکسکاتەوە بەڵام بەلاکەی تریە پێ ناچێت پشتیوانی یاخود دژایەتی هەبێ و نوری مالکی لە 2022 تا شەڕی ناوخۆ لەگەڵ سەدرا بردی لە سەرۆک وەزیران
ئامادە نەبوو دەستبەرداری سەر و وەزیران بێ یەک لە سەرسەی پەکخەری لە پەرلەمان دروست کرد مالکی دروستی کرد نەیهێش سەدر بگا بە خەون و خولیاکان کەواتە بەڕێزان باردۆخی دینار بەم پێیە بێت گەشتبینیەک نییە بۆ ئەوەی کە بەرزبوونە و هەستانەوەی گەورە بەخۆ ببینە لە 2022 کاتێک باردۆخی دینار تێکچوو لە 11 ئەو بەڕێزانەی کە لەو کاتەوە گویان لە ئێمە بوو بێ ئەم قسەی منیان لەبیرە وتمانە هەر کاتێک بارودۆخی دینار جیاواز بێ بانکی ناوەندی عێراق ئەتوانێت مستەکینێ بکە ئەتوانێت دەرزێکی مستەکین بکات بەڵام ئەمە چارەسەری بنەڕەتی نییە ئێستش بانکی ناوەندی جاروبار ئەتوانێت دەرزی مستەکین بکە بەڵام ئەمە حەلە سەرەکیەکە نییە بۆ بەهێزکردنەوەی دینار بۆیە بەش بە حاڵی خۆم قەناعەتم وایە دینار قووەت و هێزی نییە لاوازە ئەوە بینیشمان تا 140 داتەوە چۆتەوە 150 ئەگەری هەیە بۆ 152 151 49 بەرزونزمی خۆی بکە و دوای چەند مدەتێکی تر گۆڕانکاری لە باکەی ڕووبا بەرەو 153 54 تا کۆتایی بەڵام لەگەڵ داڕوخانی دینارانیم جارێکتر ئێڵێمەوە قەناعەتم بەو گاپ و دابەزینە گەورە و بەرزبوونە گەورانە نییە ئەکرێت تا 152 ئاستێکی ئاسایی بێ بۆ دینار تا 155 ئەم جارە ئاسایی بێ بۆ دینار بەڵام لەوە زیاتر بترازێ ئەکرێ بڵین جۆرێک لە فەوزای نێو بازارە باشترە تاو ئاستانە ئێمە هۆشیار بین لەوەی کە دینار چی بەسەرێ بۆ دوای ئەوە جۆرێکە لە هەڵ یاخود لە فەوزای بازار کە پێشتر بینیمان تا 58 ڕۆژ هاتەوە 148 کە من لەسەر 152 کاتش بە فەوزای بازار بزانی وە زوو ئەو کوڵ کۆفە دامرکایەوە بەڵام بۆ پێیەک مادەم تاو کاتە ڕۆشت ئەم جارە ئاسانە بۆ 53 بۆ 58 بەڕێزان لەوێ بچێتە 55 دەرزی بۆ بکە 160 دەرزی بۆ بکە لەوانە هەموو شەڕ ڕوئەیە پێشتری شەروا بووە ئەکرێ لەو قۆناغانەیە دەرزی ڕووبە ئاساییە بۆیە تا 55 من پێشنیار ناکەم کەس دەستگۆڕین بکە و بۆ پێشتری ژەیڵێمەوە باشترە تۆ بە دۆلار بچیتە بازار بە دۆلاریش بیتەوە زێر و زیش بە دۆلار کڕین و فرۆشتنی پێ بکەی باشتر بێت بەڕێزان لەسەر بابەتی وەجاری ئەمریکا و ئێران لەسەر شوێنی کۆبوونەوەکە کێشەیانە ئەگە مالکی نەبێ بێگومان ئەکرێ کاندیدی دوای ئەو بزانی کێیە تەئسیری هەبێ بەڕێزان لەسەر بابەتی ئێران و تمەنی ئێرانی کە کاریگەری لەسەر زێر و زی و لەسەر دیناریش ئەبێ بێگومان باشترە ئەم بەرچاوڕوونیانە باس بکەین تەوان ئێران لەم ڕۆداوی توی کۆبوونەوەکەی لەگەڵ ئەمریکا لە ئەستەمبوڵ نەبێ بچێتە یاخود لە تورکیا نەبێ بچێتە ئەمان لە مەسقەت کۆبوونەوەکە بکەن پێشنیاری ئێران بۆ جارێکتر بۆیە ئەم جارێکتر ناکۆکی لەسەر شوێنی کۆبوونەوەکە هەیە ڕوون و ڕەوان هەموو کەس زانێ بڕیاری ئێران لای ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێرانە و ئێران ئەزمونێکی باشیە لە سیاست خاوەنی باگراوندێکی بەهێزن هیچ کات ئامادە نییە لە کاتێک شاکە ئەزانێ شەڕە ینی دەستبەرداری دانوستان و گفتوگۆ و ڕێی دیبلۆماسی بێ لە کاتی شەڕی 12 ڕۆژەشە بەردەوام هەوڵی دیبلۆماسی هەبووە چونکە ئەو پێی وایە هەردوو ڕێگەکە ڕۆڵی خۆیان نەبینن هەردوو کشیان دەتوانن خزمەت بە بەرژەوەندی ئێران بکەن واتە تەنها یەک ڕێگان هەڵ نابژێرێ بەڵام با ئەوەش بزانین ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لە دوای ساڵی 1970ەوە کە سیستەمی ئێران لە دوای ڕوخانی ڕژێمی شاوە دروست بووە و بە دیاریکراوی دوای دروستبوونی کۆماری ئیسلامی ئێرانەوە پەیامێکی ڕوون و ئاشکران هەیە و لە دوای خومەینیش خامنەیی بڕیارەکانی قسەکانی ڕوون و دیارن کە ئامادە نییە
بۆ شێوازە لەگەڵ ئەمریکا ڕێککەوتن کە چونکە ئەو داواکاریانەی کە هەیەە ئەزانن ئێران بەرەو کوێ ئەبا. ئێران ئەگەر چەکی ئەتۆمی دۆسی ئەتۆمێکی ڕادەستکە داوای موشکیەکەشەکەن لە موشکیەکەی ڕادەستکە داوای لێ ئەەکەن دەستبەرداری وەکیلەکانی بێت لە ناوچەکە. لە دوای شەڕی 12 ڕۆژە ئەمریکا و ئیسرائیل پێیان وابوو بەهۆی ئەوەی کە حیزبوڵایان لاواز کردبوو ڕێکەوتنیان لەگەڵ حەماسا کرد و سووریاش ڕووخا، پێیان وابوو ئێران ئیتر جۆرێک لە جۆرەکان دەستبەرداری ئەم وڵاتانە ئەبێت. بەڵام هەر لە دوای شەڕی 12 ڕۆژەی ئێران زیاد لە 3 جار لاریجانی کە سەرۆکی ئەنجومەنی ئەمنی ئێرانە، شورای ئەمنی ئێران، لە دوای شەڕی 12 ڕۆژە دروست کرا. ئەتوانین بڵێن کەسی یەکەمی ئەمنی ئێرانە ئێستا سەردانی لوبنانی کردووە. زیاد لە 5 جار وەزیری دەرەوەی ئێران سەردانی لوبنانی کردووە و فشاری لە وڵاتە کردووە کە نابێ حیزبوڵڵا وا لێ بکەن، پەراوێزی بخەن، چەکی لێ بسەنن، لە ڕووی سیاسی و ئەمنیەوە پەراوێز بخرێن. تا کەم تا زۆرە ویستۆتی لە سووریا ڕۆڵی هەبێ، بەس بەهۆی ئەوەی کە گروپی چەکداری لەوێ نەماوە تەسیری نەبووە. بەڵام لە ئێمن تەسیراتەکەی هێرماوە لە عێراق چونتری کردوێتەوە. واتە ئێران دەستبەرداری بیرکردنەوەی خۆی نەبووە، ڕاستە لە دەرەوە لاوازیان کردووە، بەڵام بۆ ئامانجەکانی هەر تێکۆشێ. کەواتە ئەم مەرجانی لەسەر ئێران هەن قورسن، ئاسان نین جێبەجێکردنیان. و ئەوروپیەکان ئێستا زۆر سوورن لەسەرەوەی کە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە هەوڵن گورزی سەربازی لە ئێران بەن یاخۆ زیاتر ئێران پەراوێزخن. بۆیە ئەگەرەکانی ڕێکەوتن زۆر لاوازن. ئەگەرەکانی دانوستان گفتوگۆ ئاساییە بەڕێوە بچێت، بەڵام گرنگ ئەنجام و کۆتایی گفتوگۆکانە کە بتوانێت بە ڕێکەوتن کۆتایی بێت، کەمە ئەستەمە. بۆیە بە هەموو شێوەیەک بە هەموو پێوەرێک ئەکرێ بارودۆخی ئێران سەختتر تونتر لە ڕووی ئەمنی و سەربازی و بەتایبەت دوای خۆپشاندان لە خوێناوی کە بەڕێوە چووە. ڤیدیۆکان ئێستا بینین کە کەسوکاری ئەوانی کە بوونەتە قوربانی چەند داغ لە دڵن. یەک پزیسکی بەسە جارێکی تر شەقامی ئێرانی بوروژێتەوە. کۆنتڕۆڵکردنی شەقام پرسە، بەڵام مانای ئەوە نییە ئیتر کە ئێران ئێستا کۆنتڕۆڵی کۆیتە ڕوونەیاتەوە. بۆیە لە تمەن بەڕێزان ئەو بەهێزبوونانی بە خۆیە بینێ هیچ نییە. لە 16 ملیۆن و نیو یەتە 15 ملیۆن و نیو وریابن. لە بازاری هەرێمی کوردستان لە هەولێر معقول نییە $100 11 ملیۆن و نیو بێ، لە ئێران 15 ملیۆن و نیو بێ. بەڕاستی کێشە. یعنی ئەمە نازانم حکوومەت، لیژنا، قایمقامێت، پارێزگار، ئاسایشی ئابووری ئاگایان لەمە نییە. هیچ پێوەرێکی زانستی واقعی ئابووری، استراتیژی نەتەوەی، ئاسایشی نەتەوەی، ئابووری نەتەوەی ئەمە قبوڵ ناکە. لە ناوخۆی وڵاتەکە 15 ملیۆن و نیو بێ، بۆنە لە هەولێر 11 ملیۆن و نیو بێ، لە سلێمانی 11 ملیۆن و نیو بێ. ئەوانە شێکیکردن بەداخۆ دووبار هەرتیایە جێمێنەوە. و ئەمە بە ڕۆشتنی سەرمای ئەم وڵاتەیە. تۆ بای 10 ملیۆن تمەن ئەکڕی 10 ملیۆن دۆلار، دوایی کە بەهەکەی دابەزێ 5 ملیۆنە بۆکە، 5 ملیۆنەکەی ڕۆشت، نەچۆ بۆ کەسێکتر لە ناوخۆ، چووە دەرەوە، نیوەی سەرمایەکەت ڕۆشت. خەڵک شەڕێتی لەسەری وەبەرهێنا بۆ 100 ملیۆن دۆلار بۆ وڵاتێ بڕەخسێنێ و ملیارێ بڕەخسێنێ. ئێمە بە دراوی ئەکسپایر و سزادراوی ئەم وڵات و ئەو وڵات بازارمان وێران بوو. و بێگومان ئەگەر ئەمریکا لە ئێران بە پێناچێوەنە ئاسان بێ و شەڕی کورس ڕووبە، یعنی وڵاتانی تریش بگرێتەوە لەبەرەوەی تورکیا و وڵاتانی تر هەوڵێن. هەرچەندە تورکیا ئەوەنە دڵسۆز نییە، دووشتی لەبەر چاوگرتووە. یەکەم داواکە یۆرانیۆمە پیتێنراوەکەی بن بە تورکیا، لەوێ پیتانی بۆ بکرێ و دوای ئەو بدرێتەوە بە ئێران بە شێکە گەویستی، یاخود لەوێ وێزگە دروست کرێ و کارەباکەی بدرێتەوە بە ئێران. تورکیا ئەمە ئامانجەکەیەتی بە ڕوونی و توێتی. دوو ئەکرێ وەکو سەردەمی بەشار ئەسەد کە لە سەرەتاوە پشتیوانی بەشار ئەسەد یەکرد کە بەهاری عەرەبی ڕوویە. ساڵێک لەگەڵ بەشار ئەسەددا هێنای، زۆر تەدەخولەکە تا بەشار ئەسەد وتی کاکەوە چین ئەم ڕۆژێنی سازمانەکەن. دوای ئەمریکا چوو بە گژیا و ئەو کاری بەسەرهێنا کە بینیتان دوای چەند ساڵە بەشار ئەسەد چی بەسەرات و تورکیاش گەیشتە چ مۆقع. بۆ ئێرانیش هەمان شتەکە، سەرەتایە تەدەخولەکە و دوای یەگاتە ئەنجامێکی تر.
دوایڵێ من هەڵی زودیم لەگەڵای هیچت بەگوێ نەکردین نهاتی لەگەڵمانە ئەوەش عەقیبەتەکێتی سەبار بە یۆرۆ و پاوەند بەڕێزان ئەکرێ ئەو دوو دراوە لە دەرئەنجامی گۆڕانکاریەکان لە سوودی بانکی و لاوازبوونی دۆلارە بەرزبوونەوە تۆمارکەن و ئامانجی ئەمریکاش ئەوەیە کە دۆلاری ئەمریکی نزم بێ یۆرۆ و پاوەن و ئیوان و یەنی یابانی و تاکۆتایی بەرز بن بۆیە ئەوە ئامانجی سەرەکی لەگەڵ با تاریفەی گومرگی لەگەڵ گۆڕانکاری لە سوودی بانکی ئامانجی ترەمپا چەندەوتی وەکو میزراح بە ئارزوی خۆم بەهای دۆلاری ئەمریکی ئەسوڕێنمەوە بەرز و نزمی پێیەکەم وەکو یاری یایای کە میزراحەکە تقریبا بەڵام بەگشتی ئاراستی دابەزینە بە ئیندێکسی دۆلار بۆیە یۆرۆ پاوەند ئەگەری بەرزیان هەیە بەڵام ئەو ئامانجانی پێشتر وتمان تۆماری کرد ئامانجێکی ڕوون دیاریکراو نییە بڵین ئەوەندەی تر ئەوەندەی تر بەرزە بێتەوە بەڵام ئەکرێ وەکو دراوێکی بەهێز بمێنەوە و هەروەها لە بابەتی خانوبەرە لە هەرێمی کوردستان جایەکتر هۆشداریان بەڕێزان کاتی وەبەرهێنانی لە پرۆژەی نیشتەجێبوون من کە پرۆژەیەکی نیشتەجێبوونم هەبوو ناچارم بڵێم زێر و زیو هیچ نییە خانوشت لە کاتێکە زێر و زیو لە پاریش و لە ئەم ساڵ ئەو قازانجەی یاوێتی بە خەڵک هەموو پرۆژەکەی ئەو کابرایی بۆ بفرۆشی نابێ بۆ قازانجەی خەڵک لی کرد چ جای بگا بۆی شوقەیەکی لێ بکرد بۆیە ئاسایی خەڵکێکە خاوەنی بەرژەوەندی بێ بە شازێکتر قسە بکە ئەمە ناکاتە ئەوەی کە فعلەن ئەمە ڕێنیشاندەر مابێ هۆشداری ئەم لەوەی کە لە پرۆژەکانی نیشتەجێبوون تکای ئاگادار بن کاتی کڕین نییە چونکە بەشی زۆرینەیان لە زەرەران و خەڵکێکی زۆر کە کڕیوێتی ئێستا مای خۆشی بۆ ناکاتەوە ئەگەر بتەوێ بیشی فرۆشی بە ئاسانی فرۆشتنی تیاڕوونایە و زۆر سەخت نرخیشیان گۆڕانکاری بەسەرهاتۆ لە کڕین ئاگادار بن ئەوانشی کەی کڕن سەبارەت بە بابەتی موچە چەند لایفی پێشوو ئاماژەمان بەوە کرد کە خەڵکی هەفتەی ئایندە موچێتوانە وتمان جارێ قورسە و ئەم ساڵی ژەر کێشە ئەبێ و بۆ مانگی یەکیش کە نەوتی ڕۆشتووە بەڵام هەر هێشتا کێشە هەیە ئەوەی کە تەیف سامی لە کۆڕبەندێکە و لە دەروی عێراقا هیچ هۆکارێک نییە بۆی کە موچەنێت چونکە بابەتی ناردنی موچە ئەوە عێراق لەوەتی تەیف سامی لە دەروێ بڕیاریاوە تەقاوتی مانگی دوو لەگەڵ تۆڕی چاودێری کۆمەڵاتی مانگی دوو دابشکە بەبێوی تەیف سامیشی لێبێ تۆ ئەگەر دۆسیەکان ڕاست و دروست بن مشکلەیەکی تیانە بێ پێویستی بە تەیف سامی نییە کاتە گرفتێکەیە کێشەیەکەیە کە قابلی حەلە موچە دابش کراوە زۆربەی زۆری شوێنەکان لە ناوڕاست و باشوور ئەسڵەن تەقاوتی و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی مانگی دووش دابش کراوە یعنی لە دوێنێەوە بڕیاردراوە بۆ دابشکردنی مانگی دووی تەقاوتی و چاودێری کۆمەڵایەتی عێراقیش بەشێکی پێوەست بوو بە کاش دواکەوتووە هەندێک لەوەی موئەسسەوانە بەڵام بەگشتی گرفتێکی تر نییە نەبوونی کاش لای تەیف سامی نییە تەیف سامی توانێت بڕیاری خەرجکردنەکە بە کۆکردنەوەی کاشەکە دامەزراوەکانی تر لی بەرپرسن کاکرێ هەوڵی بۆ بن و بەش بە حاڵێ نووسان پێم وانە گرفتێکی کاشە بێ بووی لە لقی هەولێری بانکی ناوەندی عێراق بۆیە بابەتی موچە پێوەست نییە بەوە گرفتێک کێشەیەک هەیە بۆیە و تازە لەوەی بکرێتە هەفتەی ئایندە چۆ بەس بەیانی و دوو بەیانی ماوە 120 میلیارەکەشمان نەناردووە و ئەگەر بەیانی هیمەتێک نەکرێ هەفتەی ئایندە ئەبێ چاوەڕێی موچە بکەین وابزانم شتێک نەما جەماعەتی بتکۆین لایڤی جومعە بەڕێزان باسی بتکۆینمانەکە بەڕێزە پرسیاری کرد لە 80,000 وتمان چاوەڕێی داڵەزینی زیاترین 24 ساعتی نەبەر گەیشتە 66,000 دۆلار 76,000 دۆلار واتە دابەزینێکی یەک دەفتەری لە بتکۆین کەمتر لە 24 ساعت دوای قسەکانمان پێم وایە هێشتا کاتی داوەزینیان مابێ چ لە ئیسیریۆم چ لە بتکۆین چ لە سووی لە دراوەکانی ترا بەڵام ئەوانی کە یانە سەبر و تەحمولیان هەبێ ئەوشی کە چاوەڕێی کڕینە کەمێک زیاتر چاوەڕێکاکێ لە نرخێکی نزمترا کڕینی خۆی بکات بەڕێزان یەکجاری تر
باسێکی گشتی ئەوانەی کە کردومانە ئێڵێمەوە بە کورتی کە ئەمە کورتکراوەی ڕاستەوخۆکەمانە بۆ ئێوەی باسەکەم بریتێ لەوەی کە ئەوەی کە زێڕ و زیوی هەیە باشترە سەبر بگرێ پێویست ناکە هەموو دەقە و لەحزەیەک سەیری نرخ بکە قەناعەتم وایە ئۆنسەی زیو بۆ ماوەیەک لە نێوان $70 بۆ $100 بەرزونزمی خۆی کا $90 $95 بەرزونزمی خۆی بکە و زێڕیش بە هەمان شێوە لە 4500 بۆ 5000 بەرزونزمی خۆی بکە ئەوەی کە گرنگە سەرجەم ئەو فاکتەرانی پێشتر هۆکاربوون بۆ بەرزی نرخی زێڕوزی و تا ئێستاشەن بە ئیزافی چەند هۆکارێک تر کاکرێت لە ئایندە ڕووبەن وەکو شەڕی ئێران و ئەمریکا و هەروەها قسەی سەرۆکی یەدەگی فیدراڵی ئەمریکا گۆڕانکاریەکان لە سوودی بانکی لە ئەمریکا لە ئایندەیە کە ئەوێ بەخواستی ترەمپ بێ هەموو ئەمانە بۆ چەند مانگی ئاینداکرێ پێشهاتی نوێ بن کە کاریگەریان ئەبێ بۆ بەرزبوونەوەی نرخی ئەم دوکانزە واگەر بێت و زێ ڕوزی و ئەگەر بێت و زێ ڕوزی و بگەن ئاستێکی زۆر بەرز واتە بۆ نمونەزی و بگاتە $150 $120 ئۆنسەی وەزێر بگاتە 5200 5300 5500 بەرزبوونەوەی کرد ئەوە دڵنیا بن زێر تا $7000 ناوەستێ و زیویش بە هەمان شێوە تا $175 ئەکرێ وەستانی نەبێت واتە بەرزبوونەوەی زۆر گەورە بەخۆیان و بینن دوای ئەوەی کە لوتکەی نوێ تۆمارەکەن لە ئایندەیە مەژنێ لە بەیانی دوو بەیانیان قسانە بتوانێت ئەگەر ئەم ئاستانە بشکێنێ سەبارەت بە کڕین ڕام وایە و پێشنیارەکەم لە نزیک نرخی جیهانی کڕین بکرێ ئەو زیادانی کە بەنەحەق لە کوردستان چۆتە سەر زێڕوزی و نەمێنێ ئەو کاتانە کڕین کاتێکی گونجاو و پێشتی ژووتومە بۆ لیرەی دووبەی ئەکرێ لە $1000 کاتێکی گونجاو بێ بۆ کڕین ئەگەر ڕووبات بۆ مەرجەی پێویستە بە پارەکەی نەبێ و هەروەها سەبر و تەحملی شت هەبێ لەو بازارە و بابەتی دینار ڕاموای هێشتا دینار هێز و قوتی نییە پێشاتی نوێ هەیە لە ئەمریکا و بۆ عێراق قەناعەتم بۆیە بە 150,000 بەرزونزمی 149 و 151 تا 152 ڕووبە و ئەگەر هەر فەوزایکی بازار ڕووبە ئاساییە تا سەر و 155 بی با بەڵام بەش بە حاڵی خۆم بۆم کۆناغا ئەکرێ بەرزترین ئاز بۆ $1 تا 155 دیاری بکەین وەکو واقعێتی بازار یعنی 152 ڕووبە 153 ڕووبە زۆر بڕوا تا 155 ئەگینا لەسەر و ئەوە بێتە نرخێکی فەوزەوی و پرمەترسیدار و کوڵوکۆفی بازار کە بە زووی بێتەوە خوارەوە و ئاسایە تا 149 بنی بازاری دینار بێ بەڵام پێشنیارەکەم بە $وەرە بازار بە $و بڕۆرەوە کڕین و فرۆشتنەکانت ئەمەستم زێڕوزیەوە بە $، ئەنجامپەی باشترە متمانێت بە تەواوەتی لەسەر دینار نێبوو بەهێزی و بۆ بە قووەتی سەبار بە یۆرۆ پاوەند ئەکرێ یۆرۆ پاوەند بەرزبوونەوەی زیاتر بە خۆیان و بینن لە ئایندەیە بەهۆی کەمکردنەوەی سوودی بانکی یاخود لاوازبوونی ئیندێکسی $، و هەروەها تەماحی ئەمریکا و ترەمپ بەوەی کە ئەیانەوێت هێزی $، بەهای $، نزمتر بێ بەرامبەر بە دراوەکانی ئەو وڵاتانی بازرگانیان هەیە لەگەڵیانە وەکو ئەوروپا وەکو یۆرۆ پاوەند وەکو ئیوانی چینی وەکو یەنی یابانی و تاکۆتایی کەمە جۆرەکە لە سیاسەتکردنی ترەمپ بەر لەگەڵ تاریفەی بازرگانی و زیادکردنی هەناردی ئەمریکا و کەمکردنەوەی هاوردەیە ئەوێ جێبەجێکە سەوار بە خانوبەرە بە شێوەیەک لەگەڵ یانیم لە پرۆژە نیشتە جەبوونەکان لە ئێستا کڕین ئەنجام بدرێەوە بەرهێنان بکرێ بە حکمی ئەوەی باردۆخی سیاسی و موچە و هەروەها وە بەرهێنان و تاکۆتایی لە بەرژەوەندی بازاری خانوبەری هەرێم نییە و ئەرزیش زۆرە و ئەوەشی کڕوێتی لە زەرەرە فرۆشتنەوەیان ئاسان نییە ئەوەشی ئەی کڕێ هەر ئەوێ بیکڕێت باشتە مامەڵێکی ورترکە دڵنیا بنەوانی بە کاژەی کڕن لە 140 لە خوا نرخی دیاریکراوە ئەتوانن کڕینی خۆیان بکەن بایدە دەفتەر بێتەوە بە 6 دەفتەر ئەتوانی بە کاژ کڕینی خۆت ئەنجام بی و زۆرە و هیچ دوو دڵمە بەلەوە لە بابەتی کریپتۆکان قەناعەتم وایە هێشتا لەسەر ئاراستەیەکی داوەزین بن اینجا بەرزبوونەوەی زیاتر بەخۆیان و بین هیوادارم دەروونێکی ئارامتان هەبێ و کەمێک تەحملتان هەبێت لە بابەتی لیرەی سووریش بەڕێزان هەمان قەناعەتی پێشوم هەیە ئەوە تقریبا 30 ڕۆژتۆ لە ماوەی گۆڕینی لیرە 25 ڕۆژی دیکە ئەبێ بەرچاوڕوونیمان باتێ بانکی ناوەندی سووریا ئایا 30 ڕۆژی تر درێژە کاتەوە یا خودنا بەڵام لە هەر پێوەرێکا بێ تازەی کاتەوە و تازەی نەکاتەوە باشتر تۆ بە زووی لیرە کۆنەکە لە کۆڵخۆتی بکەیتەوە
بە هەر نرخێ بێ ئەم نرخانە پێچین نرخێکی زۆر باش بێ و قەنەعەتم نییە بۆی کە لیرەی سووری لە ناوخۆی سووریاشا بەهێزبوونێکی باش بەخۆیەوە ببینە بە تایبەت لەگەڵ دابشکردنی هەر موچەیەک عادەتەن کێشەی گەورە بۆ لیرەی سووری دروستە بێ عادەتەن بەهاکەی زیاتر دابەزێ و ئەکرێ ئەرزی لیرە لە بازاڕەکانە زیاتر بکە. بۆیە بەڕێزان خۆشحاڵ بۆم شش لەگەڵتانە بووم هیوادارم بەرچاوڕوونێکمان ناوبێتنێ و بازاری کانزاکان بازارێکی خێرانیە پێویستی بە سەبر و تەحەمولە پێویستی بەوەیە کەمێک چاوەڕێبی پەلەت نەبێ وەگەوەی کڕینت کردووە سەبر و ئارام بگرە ئەوانش کەیانوێ کڕین بکەن چاوەڕێ بن تاکو و نرخەکان تۆزێک هێورترە بنەوە بە تایبەتی هەرێمی کوردستان ڕوو ئەیات ئەگەر زۆرینەمان پابەندی ئەمە بین بە دڵنیاییەوە ئەو جیاوازیە نامێنێ چونکە جیاوازیە کە لەسەر کڕیارەکانی ئێستا دروست بووە بە تایبەت بۆ بەشێک لە زێڕنگەرەکان ئاڵتونیان بەگران کڕیوە ئەم گرانی لەسەر شانی خۆی دروست بۆ بیخاتە سەر تۆ ئەوان ڕیسک مەنێجمنتی خۆیانەکەن سندیکان هەیە لۆبیان بۆ ئەکات ئاساییە بەڵام تۆی کڕیارش پێویستە هۆشیاری هەبێت لەوەی کە بۆ نرخانە پێویست ناکە کڕینەکانی ئەنجام بێ ئەوان هەر نرخێکەڵێن بە ئاسایی بێ و تۆش بابەتکە بە جددی وەرگرە کە لەو نرخانە کڕینی خۆت ئەنجام نەی. هیوادارم هەمیشە لە پرۆژەی ڤۆڵت چییە و کاک شکار شتێکی زۆر باشە بیرخستنەوە. بەڕێزان پرۆژەی ڤۆڵت زۆر سپاس کاک شکارمەنمی پرۆژەی ڤۆڵت ترەمپ دوێنێ شتێکی سوپرایزی ڕاگەیان کەوتی کۆگای کانزاکانمان دروست کردووە بە تایبەت کازازی دووەکانی نێو خاک ساڵێکە بە نهێنی و بە ئەستثنایی ئیشی لەسەرەکەی کەڵێ نهێنی وەستیەوە نەی و تۆ کۆگا دروستەکەی نەگەوەی کە کڕینەکەی ئەنجاما بێ واتە ئێستا کۆگایەکی کانزاکانیان هەیە و ئاماژەی بۆ کرد کە هیچ پیشەسازێکی ئەمریکا و هیچ کارگەیەک لە مولای کێشەی کانزاکانی نابێ چەنی بوێ بەردەستە نرخ هەر جۆرێکی لێ بەسەر بێ بەرزونزمیەکەی کاریگەری لەسەر دروست ناکە چکەوان خۆیان هەیەە بۆ ئێمە پێشاتێکی نوێە ئەکتێ کاریگەری لەسەر بازار دروستکەوە بۆ دوورمەوداش شتێکی نوێمان بۆ هێنێتە پێشۆ ئێستا ئێمە کەمانێ بزانین نرخینە و چی بەسەریە سەی بڕیارەکانی ئۆپیکەکەین سەیری بەرهەمێنانی وڵاتانی بەرهەمێنەری نەوتەکەین سەیری پیشەسازی ژیانەکەی بزانین ئایا خواستیان چۆنە لە هەمان کاتدا سەیری کۆگای نەوتی ئەمریکاشەکەین ئایا دابەزیوە یاخود بەرز بۆتەوە کە دابەزێ سەرنجمان وایە کە نرخی نەوت بەرزەبێتەوە کە بەرزەبێتەوە کۆگاکە بڕەکەی زیاتر بێ نرخی نەوت دابەزێ بۆیە لە ولاژ بۆ بازاڕی کانزاکان ئیتر ئەبێ سەیری کۆگاکانی ئەمریکاشکەین بزانین ئایا تیانە بڕەکانی کەم بۆتەوە یاخود بڕەکانی زیای کردووە کە ئەو کات ئەبێتێکی تر لە پێوەرەکان بۆ هەڵسەنگاندنی بازاری کانزاکان لە ئایندە ئەم ناوەمان ئیتر گوێ لێ بڵقەکە تەقی یاماوە کاکەڤاڵ شێروانی وڵا تۆش ئەم شتۆ بیرخستمەوە بڕیار بۆ یەکەم بۆ دەست پێ بکەین کاکەڤاڵ مەسەلەی بڵقەکە ئەکرێت لە هەر ئان و ساتێک کابتەقێ چکە ئەو سێرانە سەری زێڕوزی و کانزاکان سەرێکی سروشتینی بەرزبوونەوە و نزمبوونەوەکانیان سروشتینی بە تایبەت بەرزبوونەوەکانیان هێشتا ئاماژەیەکی ڕوون نییە کە ئەمە تەقین بێ بەڵام ڕاست و دروست بین لەگەڵ یەکە ڕازگۆ بین لەگەڵ یەکە ئەو دابەزینەی لە چۆن ڕۆژی ڕابردوو کردی گەڕانەوە و ڕاستکردنەوە نەبوو ئەو دابەزینەی کە زێر لە 5600 دۆلارەوە کردوێتی بۆ 4400 دۆلار 1200 دۆلار دابەزین بۆ ئەم بازارە بۆ زێر لە 140 دابەزین بۆ زی و لە 122 بۆ زێر دابەزینێکی سروشتینیە نەگەڕانەوەی و نەخۆ ڕاستکردنەوە داڕمانێکی گەورە بوو لە نرخی ئەو دوو کانزایە ڕوویە باش بوو بەشێکیان پڕ کردوێتەوە بەڵام هێشتا مەترسین یعنی ئەمە قسە جدیەکە نیە بڵێ وەڵی ئیتر بێخەم و خەیاڵین ئەم دابەزینەی کردی ئەمە خۆ ڕاستکردنەوە و خۆڕێکردنەوە بوو جارێکتر بەرزە بنەوە نەوەڵا ئەبێ دەستمان لەسەر دڵما بێ و ئاگادار بین ئەکرێ بڵکەکە تەقی بێ و هێشتا زرمەکەی نەهات بێ ئەکرێ هێشتا مابێتی بەڵام وەک پێشتی ژوتم لە لایڤەکانی پێشووتری ژوتومە ئەکرێ لە هەر ئان و ساتێکا و بڵقە بتەقێ
لە سێکتەرێکی ترەوە ئاماژەکەمان بۆ بێ هەرچەندە مایکرۆسۆفت ڕۆژێک پێش بازاڕی زێڕوزی و لە 12 دابەزی لایڤی پێش و پێم وتن کە بەهۆی کێشەی نەختینە و کاشی ئەوانەوە ئەم گرفتە لە بازاڕی زێڕوزی و ڕوویە بەڵام بەتەنها یەک کۆمپانیا پێ ناچێت کافی بێ ئێمە چاوەڕێی گرفت بووین لە بازاڕی زیرەکی دەستکردە کەرتی سێکتەری تەکنۆلۆژیا بەتایبەت زیرەکی دەستکرد لە مایکرۆسۆفتەوە دەست پێ کرد ئەگەر هاوشێوەی مایکرۆسۆفت کۆمپانیای ترمان بینی بێگومان ئەوە بڵقەکەی و تەقیوە و زێڕوزی و ژەگرێتەوە بەڵام خۆشبەختیەکەیە کە بۆ ئەم ناوچەیە ناخۆشە شەڕی ئێران و ئەمریکا کاگرێت جۆرە لە جۆرەکان فریادڕەسی زێڕوزی و بێتەوە لەو کاتانەیە ئەگەر بێت و تووشێ و بارودۆخە بێت بەزەم جەماعەت لە لایک و لە شێرکردن خابوو بوونەوە بەس مشکلەمان نییە من هەرمە بەستمە بابەتەکان بگاتە زۆرترین کەس ئەگەرنا خۆتانزان زۆر تالبی ئەو بابەتانە نین لە تیکتۆکیش بێگومان لایڤمانە بێ ئەو کا دەتوانین ورتر لەسەر بابەتەکان قسە بکەین هیوادارم بەڕێزان هەمیشە لە خێر و خۆشیابن دوور بن لە زەرەر و زیان ئەو بەڕێزانی کە درەن هاتوونەتە نێو لایڤەکە ئەتوانن دواتر سەیری ڕاستەوخۆکە بکەنەوە لە فەیسبوک بەردەستە بێ و چەند برایەکیش پێم وا بێ ڤیدیۆکانی ئێمە لە یوتیوب دائنێن لە گروپی تەلەگرامی ئێمە ئاماژەی پێکەن کە خۆیان خۆبەخشانە و کاراکەن سوپاسیانەکەین و نمونەیان زۆر بێ دەستان خۆش بێ و هەمیشە لە خێر و خۆشیا بن بەخوای گەورەتان سپێرم تاکو و ڕاستەوخۆیەکی تر لە تیکتۆک ئینشەڵڵا بەمزوانە لەگەڵتانە بین بە نزیکترین کات هەمیشە لە خێر و خۆشیا بن بەخوای گەورەتان سپێرم